کەن بە ژمارە مۆبایلی 0 471 52 64. گەردەتانەوێت کاڵا بازرگانیەکانتان زیاتر بناسرێت، ئەوە بێ دوودڵی ڕادیۆی میلی گەڕیان هەڵبژێرن. بێزاری لە گرانی و خاوی هێڵی ئینتەرنێتەکەت؟ لە هەلێکی ناوازەدا کۆمپانیای فاستلاین بە هاوکاری کۆمپانیای کورتێل ئۆفەرێکی تایبەت بۆ ماوەیەکی دیاری کرا و دابین دەکا کە پێک دێ لە هێڵێکی ئینتەرنێتی فاستلاین و هێڵێکی نۆرمەڵ و 1 مانگ ئینتەرنێت و مۆدیۆمێک تەنها بە 29,000 دینار. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارەیەوە بکە 053 57 80 یان سەردانی بنکەی سەرەکی بکە لە ڕەندگەلەری. ڕادیۆی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان. دەنگی زوڵاڵی هونەرمەندان. سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست بینەران و بیسەرانی ڕادیۆ میلی گەڕیان، بینەرانمان لە پێیجی ڕادیۆی گەڕیان و لە سۆشیال میدیا، لە هەموو چەناڵەکانمان لە یوتیوب و لە تەلەگرام و لە تیکتۆک و لە فەیسبوکەوە سڵاو و ڕێز بۆ ئێوە. هەروە لە گەڕیانێزی ئەتوانن لە ئۆنلاین سەتەلایتەکان سەتەلایت و کەناڵە ئۆنلاینەکانەوەی کە بە شێوەی ڕاستەوخۆ ئینتەرنێت ئەتوانین بینەرمان بنە ناو کەناڵە کوردیەکانە بە ناوی گەڕیانێزی. سڵاو و ڕێز بۆ ئێوە. لەسەر شەپۆلی FM 94.1 ئەتوان ڕۆژانە 24 کاتژمێر گوێویستی خۆشترین گۆرانی بڵاو نەکراوە بن، زۆرترین ئەرشیفەکان تایبەتن بە خۆمان. ئەمڕۆ منەمەوێت نەورۆزیەوە پیرۆز بکەم، مانگی ئازار هەرچەنە وشەکەی نازەم لە چیواتەوە، بەڵام بەڕاستی کۆمەڵە ئازار و میحنەت و مەینەتی تایە بۆ گەلی کورد، وەکو یادی چیمیابارانەکان و یادی چیمیابارانی هەڵەبجە و یادی چیمیابارانی سێوسێنان و چەند ناوچەیەکی تر کە بەڕاستی هەمووی مایی شەرمەزایی ڕژێمەیەک لە دوایەکان و داگیرکەرانی کووردە. بەڵام لە هەمان کاتە بۆنەی نەورۆز و خۆشی و ڕاپەڕین و ینی کورد هەموو کاتێک کە کارەساتی بەسەرە زیینوبوونەوەک هەیە، ینی ئەبینین دوای 16 سێکسە نەورۆزێت کە بۆنەی خۆشی و شادیە. ئێمە ئەم ساڵ توانیمان هەر چۆنێک بێ نەورۆز پیرۆز بکەین، بۆنێکی نەتەواتی ڕێک بخەین. چەند ڕۆژە لێوە دابڕین بەهۆی خۆما بەشداریکردنمان وەکو ڕادیۆی گەڕان و کۆمەڵی هونەری میلی خۆبەخشانە لەسەر جەمبوونە خۆش و ناخۆشەکانە، هەم لە نەورۆز و هەم لە هەڵەبجە و ئەم لە یادی ڕاپەڕین و یادی چیمیابارانی سێوسێنان. ئەمڕۆ هاتینەوە خزمەتان، نامانەوێت دابڕانەکەی بینی ئێمە ئێوە زۆر بێت، لەبەرەوە زۆر خۆشحاڵم. یەکێک لە هونەرمەندە دیێرینەکان دەنگخۆشەکان کە شارەزایەکی تەواوی هونەری ناوچە جیاجیەکانی هەیە، هەندێک هونەرمەند هەیە تەنها یەک ستایل دەتوانێت گۆرانی بڵێ، بەس ئەم لە ستایلی هەورامی و گەرمیانی و سۆرانی و کورا وەڵا نازەم گەرمیانەکانیش دووسێ جۆریە خۆتان نەزانن بە پێی ناوچەکان. ئەم ماشەڵڵا شارەزایەکی تەواوی هەیە تەنها لە هۆرە و لە سیاچەمان و لە چەندین شێوازی هونەری ڕەسەنە بە هاوکاری هاوڕێی و برام ئالان ڕەفیق ئالانی زەڕبی بەتوانە کە هەمیشە هاوکاری و خۆبەخش و مادونە ناسان لەگەڵمانەیە. ئەمڕۆ میوانی خۆشەویستمان هونەرمەندی دیێرین جەبار حەیدەری لێرەیە. کاک جەبارجان بەخێر بێت. زۆر سپاس دەکەم، منیش خۆشحاڵم ئەمڕۆ دەرفەتان بە من بەخشی کە لەگەڵ ئێوەی بەڕێزە دانیشتین و بە گوێگرانی و بینەرانی ئازیزی شادەبینەوە هیوادارین بتوانین کەمێک لە مەینەتی و ناخۆشیەکانی ساڕێژ بکەین و بە چەند گۆرانیەک لە هەموو بەشەکان لە هەورامی لە ناوچەی گەرمیان و لە هەموو بەشەکان بتوانین دڵی گوێگران و بیستەرانی ڕازی بکەین. ئیتر زۆر سپاسان دەکەم. کاکجەبار من حەز ناکەم بە هەموو وەسفا خۆم لە بەرەوەی خۆیان باش نییە، بەڵام ئەو هونەرمەندە دیێرینە بە هەڵوێستا هەم مامۆستای شۆڕشە هەم شاعیرێکشە، شاعیرێکی زۆر ناودارە، تا ئێستا 3 دیوانی شعری بڵاوەتەوە. دواتر ئەچینە لای شعرەکانی و ئەم پێڵی داوای لەکەن شعرێکمان بخوێنێتەوە. بەس خەڵک ئەوە تامەزۆی گۆرانەکانی ڕادیۆی گەڕیانە، حەزەکەم یەکسەر ڕاستەخۆ بچینە لای مەقام و بەستەیەک و دواتر باسی ژیانی کاک جەبارەکەین. خۆشەویستان بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت. ئێوەی بەڕێز و خۆشەویستی دیارە لە ناوبڕەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە هەردوو ژمارە مۆبایلی ڕادیۆی گەڕیان 0 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 0 750 35 فەرموو کاک جەبارچین لای مەقامێک.
من شوان شونا وناري رجع من خدا دزاني كسوايا غندوري تو من سيروانات من سرب دم برمايا سر باليوم فقدر يا ابو مكان لا فمي قال نزاران دايم لا سامو قال نزاران دايم لا سامي شوت ريديوا خالي قول وانا وشيبا خالي شوت ريديوا شان جان ما
دەم خۆش وەسە جەوارجیان دەست خۆش کاکە ئالانی برام دەستان خۆش بە بەڕاستی کاگەحمە خۆشناوەتی ئێستا گلەیمان لیەکە ڕێبازی برام تەمام ڕێباز زێرەیە کاکەدابان قاچاخە نهاتێتەوە چەند ڕۆژە وایە دوو ڕۆژە لەگەڵ کاکە بورهانە سڵاو ڕێزمێ بۆیان کاکە ئەحمەدجان بەرنامەکانمان ئەمە لە بەرنامە کتوپڕەکانە چکە منم هونەرمەندانم دەست ناکەیت ئەنجا من دایمە بەرنامانێکی ئامادەکاری بۆ ناکەم زۆر بەڕاستی خۆشتریەوە دەستەوە بۆ من چون پەیوەندیمان لەگەڵایە پەیوەندی تەلەفۆنی توان بکەن بە بەرنامەکەەوە ڕاستەخۆ لە ڕێگەر دوژمارە مۆبایلی 1970 471 5264 وە خۆ ژمارە مۆبایلی 1950 گوڵی سوورە لە سلااوتان لێبێ کاک سلااو بۆ بەڕێستان شادمان عەبدوڵڵا لە سلااوتان لێبێ سلااو بۆ بەڕێزیان فاروق شارۆ لە سلااوتان لێبێ یاخوا پیرۆستان بێ زۆر زۆر سواس دەکەم علی محەممەد لە سلااو لە کاکزا سەرکەوتوو بیت برا علی شارە زۆریم ڕێزمانەیە کاک علیجان چاومە جەگەم کاک علی هاوڕێ دێریمانە کاکانان علی شارە زۆری خۆمان ئەحمەد گۆران بەڕێوەبەری پێیجی جەلال سعید ئەو کوڕە گەنجە خۆشەویست ئەڵە سڵاو ڕێز بۆ کاکەزا و مامە ئەلان و بەڕێزش سواس یەکەم ئەحمەد گۆران لە سەرکەوتوو بن ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە ئەو چاوانەی ماچەکەم ئەڵە سڵاو ڕادیۆی گەڕان و مامەزەزام زۆر زۆر سواس دەکەم خاتوبانە عیرفان پێشکەشکاری سەرکەوتوی ڕادیۆی گەڕیان وڵا سڵاو لە کاکەزا دەست خۆش بێ سوپاس هاوڕێ خەراجیانی برا و هاوڕێ دێریمان هاوڕێ برای هەوبەش چاومانە ئەڵە سڵاو کاکەزا برا سوپاس دەکەم فەرە کۆسەیی ئەڵێ هەزار سڵاو لە ڕادیۆی گەڕانی مامەزای سا سوپاس دەکەم ئەحمەد خۆشناوەتی جاری تر چاوە ماجەکەم ئەڵا ئەولای بە حەقی خۆی بووە کاک ئەحمەد دەڵێنی چەند تۆ ئەمەە دیارە بەدڵێتی کاک ئەحمەد بەرنامەکەی بەدڵە خۆشەویستی هەمومانە بانە عیرفان لە سڵاو لە کاکبوران کاکڕێبازی برام دەستان خۆش بێ سەرکەوتوو بن فەرە کۆسەی لە سڵاو لە ئێوەی خۆشەویست سڵاو بۆ تۆ کاکە فەرەجیان چاو ماجەکەم نونەجیانە لە سڵاوی خواتان لێ بە سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس بەرهەم باڵابەرز کاکە بەرهەمی گروپی هەڵپەرچێ کاکە بەرهەمی جوان سڵاو ڕێز بۆ تۆ پێرە نمایشێکی زۆر زۆر جوانتانکە کاکە بەرهەمجیان لە نەورۆزایە و جێگەی شانازین حسین ئاقاباری وەڵی خەجاڵەتە مەگە بەتەواوی بۆم نەخوێنێتەوە حسینە خابەرە سڵاوی مادونناسەکەی ڕادیۆ میلی گەڕیان بە خراپنی میوانە بەڕێزەکەشەکەم زۆر زۆر سواس یەکەم ڕێباز پایەخ چاوی ماجەکەم جوابی خاتوبانەی ئۆتۆسپاسی ئەوی ژەکەم کارزان فاروقی خۆشەویست و هاوڕێمان ئەڵێ چی بەخواڵە ژیانمە ئالانی تەپڵ کارزانە خۆشەویست هاوڕێ دیریمان لە دوورە وڵاتەوە فاتح مستەفا سەرکەوتوو بن ئینشاڵڵا چاوتان ماجەکەم خۆشەویستان من سوپاسی هەموو کۆمنتەکاندان دەکەم هیوادارم هەر یەکەشتان لای خۆتانەوە یەک عەزێبکێشن شەیریکەن بۆی زۆرترین بینەری هەبێ بۆی ڕادیۆی گەڕیان زیاتر بچێتە ناو خەڵکەوە دلاوەرکانەبی لە سڵاوتان لێ بێ سەردار ئەحمەد سڵاو لە هەمووشتان دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم سەردار ئەحمەد لە کاک زانمونە زۆر بێ زۆر سپاس دەکەم کاک سەردارجان چاوتان ماجەکەم جا خۆشەویستانەوە دیار بوو لە پێدەشتی گەرمیانەوە دەستمان پێکرد وەکو باسم کرد من کاک جەبار ئەگەر گەشتێ بکەین من حەزەکەم شعرێکشمان پێشکەش بکە کاک جەبار سێ دیوانی شعری بڵاو کراوەتەوە کاکە ڕزگاری خەیاتی خۆشەویستی من و مامە ئالان و هەموو ڕادیۆی گەڕێنە لە سڵاو ڕێزمێ بۆتان بۆ کاک زاجان سوپاس یەکەم کاکە جەلا گۆڵەیەڵە دەستان خۆش بێ کاک جەلاجیان بە قوربانە بە میل بێنەرەوە حازری کە بەرنامەکانە گلەی دنیا هاتۆ سەر بوو گری نەقیوای ئەدام بکەین لەسەر هونەرمەند کە ئەو ڕۆژە بەشداریان نەکردۆ برادرە خۆشەویستەکانمان گلەیان هەبووە لە ڕۆژی نەورۆزە بەرهەماڵاباز ئەڵە هەمیشە خۆمان بە خزمەتکاری ئێوە دەزانین بەعکسەوە من لە خزمەتانان بەڕاستی ئێوە ئێمەتان سەبەرز کرد جوانترین تابلۆ تیپی گروپی هەڵپەرچێ نیشتیمان لەسەر شانۆی فستیوالی نۆرۆز پێشکەش کرا کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵەیە لە هەولێرەوە کاک ئەحمەدجان کاک ئەحمەدی مادوونەناس ئەو بەڕێوەبەری بەرنامەکانمانە کە ڕێشی خات بەڵام ڕۆ بەبێ پرسی کاک ئەحمەد بەرنامەمان کردووە ئەو چاوانەی ماچەکەم کاتتان باش کاک ئەحمەدجان نەورۆزی پیرۆز بێم کاتەوە باش هەلێرەوە هەتا ناو قەڵای هەولێر قوربانی تۆ مامەزار لە تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی ڕادیۆ تیڤی میلی گەڕیان پیرۆزێت و لە میوانە بەڕێزەکەت و کاک ئالان و کاک ڕێباز سپاس بۆ تۆی بەڕێز و خۆشەویست والله دەست خۆی مامەزا و لای ئیمڕۆ هەر بۆ خۆم بیرم دەکردم خۆزگە یەک دوو بەرنامەیە کردووە چونکە ئێستا دوێنێ زۆر باش یەک دوو لایڤت کردەوە بۆ پەیجەکە زۆر باشە ینی کە لایڤی لێ نەکراوە تۆزێک
تۆم بڵێ خەوتۆ یەک دوو ڕۆژ پشوی بێوای لێ دێت باوەڕم پێ بکە کاک ئەحمەد ئەمڕۆ سێ-چوار پەیوەندی پێوە کراوە داوای گۆرانیەکانی ڕادیۆی گەڕیانەکەن ینی زۆر جار پەیوەندیەکان ئێستا بۆ بە شتێکی تر هەموو هێڵەت خوا فلاشێک بێنەوە گۆرانیانەمان هێنێ وڵی قوربان بم طبیعەتی ڕادیۆ گەڕێن لەوەیە کە ئەو ئەرشیفی تایبەتە ئێستا ئەمڕۆ کاک جەبار هەمووی ڕیکۆرد دەکرێن ماوەی لەمە پێشی بەرنامێکمان بۆ کە هەر ڕیکۆردمان کرەمانە بێ بە ئەرشیفی نەتەوەی بۆ هەر نەتەوەکەشمان ئێمە ئەبێ بە ئەرشیفی ڕادیۆی گەڕیانیش یا خۆ دەستان خۆی وڵا زۆر نامە بۆ پێی داوای ئەو گۆرانی دەکەن لەو ڕۆژە لێدرا دەڵێن بەخوا بەڕێز ینی کە گۆرانەکە لێدرا ڕۆژانە نزیکی چەند هەزارێک گۆرانی دادەن نازانین لە کامە فایلە لە شێوی دۆزیەوە زۆر ڕاستە وڵا شتەکانی هەمووی تایبەتە بە گەڕیان دیارە شتە چکە ئەرشیفەکان تایبەتە خەڵکی تر بە دوایگەرە دەستی ناکەوێت لەبەرەوە هەوادارێکی زۆر لە ڕادیۆی گەڕێن کۆبوونێتەوە من جایەکتر هیوادارە ماوانەی کە ئەمان بینن لای خۆیانەوە شەیری بکەن بۆی کە بتوانین زۆرتر بچینە ناو خەڵکەوە یعنی مەگە پەیجێک بووینە خزمەتمان نەکردا حەقی خۆمان بەڕاستی من هەموو خەونێکمەوە پەیجەکەمان چێتە 100,000 دوایەوە بە ئومێدین زیاتر بچینە ناو خەڵک و خۆشەویستانەوە یاخوا دەستان خۆش و لەفتان ساغ بۆی ڕێی ئیسلام بۆ کاک ئالانی ماندنە ناست و کاکە ڕێبازش ڕێز و خۆشەویستم بۆیەوە سپاس بە کاک ئەحمەدجان زۆر سپاس و پەیوەندی هەیە کاکە ڕێباز من حەزمە کرد ئەگەر پەیوەندەکەمان وەرگرت هەتا پەیوەندەکە وەرگرت هەندێک کۆمنت دەخوێنەوە کاکە بەرەم باڵابەرز کوردستان نەگنیشتیمان بمبەخشە گروپی هەڵپەرچەی کوردستان جوانترین نمایشیان پێشکەش کرد لە فستیڤاڵی نەورۆزا بە خۆبەخش ئەو هەموو کوڕە جوانە ئەو هەموو هەڵپەرچی ڕێک و پێکەوە بۆ جلە جوانانەوە ئەوە مای سەربەرزیە بۆ نەتەوەکەمان کاک فاتیح مستەفاڵە ئەو پیاوە بێ زۆر خزمەت کرێ بەڕاستی من ئەگەر لای منەوە بێ من خۆم لای خۆمەوە ئامادەم خزمەکاری بکەمی کاکە بەڵام هەر بەڕاستی وایە کاک ئالان ژەڵێ بە هەمان شێوە بێ سڵاوی بۆ کاگالان بێ کاکەڵگورد فازی لە سڵاو بۆ کاگالان پەیوەندێکمان لەگەڵە پێشکەشکاری سەرکەوتو و هونەرمەندی میلی ژانیار و دەنگخۆش و قسەخۆشیش هەمووی بەیەکەوە جەلا گۆڵەی خۆبەخشەکەی ڕادیۆی گەڕیان کاکە جەلا سڵاو و ڕێز بۆ تۆ ئەم کاتەوە باش کاکە جەلالی برام کاک جەزا حرمەتە لەسەر بۆ کاگالان بۆ جەبار بۆ کاک ڕێباز بۆ کاکوران بۆ هەمویان دەستخۆشیتان دێت زۆر سپاس دەکەم ئەڵە تۆزێک بێتە دەرەوە لە دوکانەکەی ڕێباز بۆی شەبەکە و تۆزە لاوازە لەوێ ئەو خەتای مەلایەسین یەک پارچە خۆم جانی تەشویشە کە لێەوە نزیک بی ئەتە تەشویشە تێتە سەر مۆبایلەکە بەڕاستی والله من کاک جەلا دەنگە باش نابیستین ئەگەر یاوتە بە دەرەوە محاولە بکە بە سپیکەرەکەی قسە بکەی دەنگە چوومەتە سەر جارەکەیت باشە ئەڵم بزانە بۆ چی وایە دەنگێ خراپم بە ڕێبازیان بڵێن چاچیکە جۆمان لێ فەرمو جەلاجیان نەتەوە عیبینی ئێستا باشە ڕۆژە من گوتورانگەشتی لە دوای ئەوە ستێجەکە ڕاستە بەدەست داوای لەبردندا هەمووەکانە داوای لەبردن دە گروپانەکەم بەڵام گەستی گۆهەلی پێبوت گۆرانگەشتێتوە باشە خۆم دەسەڵاتم چییە کاکا پێ بەجێ گۆرانی بڵێ چوار بە دوای تەقریرە خۆی ئەوە مشکلەیە هەندێک لە برابە ڕێژە هونەرمەندە بەژابەکان حسابی وەخت ناکە بۆی هەیە یەک گۆرانی بڵە بەڵام کە تەحویلە بوو بە سێ-چوار گۆرەی مافی هاوڕەکانی تریە خۆت خۆی هونەرمەندەکان من لای خۆمەوە بەنای خۆشم و خۆشت و هەموو برادرانی سەستێج و کە تۆ لێ بەڕێوەری ستێجەکە بووی داوای لێبوردنەکەن چکەوان لە خۆبەخشی و لە دڵسۆزی خۆیان هێنانێ بەشدار بن لەوە جا خۆ نەپارەیانوە گتووە نەی شتێک و خۆ دەزانی بە مەحکەبی داهێنێ بیست نەفەر هەڵ هەڵبەتە پێەیە بە هەر خۆ دەزانی سەرەکان هەم خەریب بۆ کەوتە خوارم کەبەرەکان دوان کەوتە خوار وەڵا جەلاجیان ئەوەش نەکەی بە نوکتەیە دڵنیام لە بەنامێکێک دێتەوە ئەو ئەسپاگە لێ بوو چۆن خۆی هەڵاسە مەسرحەکە خەریب و هەرچی سایزەر و میکسەر هەموو کاراتی بەخوا و ئەسپە زیارە زەلامێکی بینی خەجاڵەتی نوە لە ئاستی و زەلامەیە خۆی هەڵاسە مەسرحەکە جەلا زانی ئەگەر و بەنامەی خۆیم ئەوی بۆ هونەرمەندە ڕێزانە بڵێن زای بارانێنە باران وەڵا جەلا گیان ئێمە مادەم بەهار مەساوێکی زۆرمان بەدەستەوەیە
ئێمە وەکو ڕادیۆی گەڕیان چەندین فیستیڤاڵی ترمان بەدەستەوە شەوانی ڕەمەزانمان هەیە کە بە تەمای شەوچەرە بکەین هەر هەمویان بەسەرەکەینەوە کە کەس گلەیمان لێ نەکات لە شەوچەی ڕەمەزانە بە درێژایی لەوانەیە 20 بەرنامەمانە بێ لە مانگی ڕەمەزانە ئینشاڵڵا لە خەستەکەتەوە دەست پێ یەکەم یاخوا سەرکەوتوبی کاکە جەلاجیان زۆر سپاس بۆتەوە بەخێراتیش گەربی کاکە دابانەکەم کە چەند ڕۆژە نەما بینێتەوە دوای نەورۆز لە ناو ڕادیۆیە ئەحمەد بێکەس ڕەشیدیە لە جەزا گوڵە ئاخە جەلاجیان ئەحمەدجان تۆ دوو گوڵە ناردووە نازانم مەقسەد چنەوە گوڵەکە ئەوە سڕی بینی من و ئەحمەوە کە پێم بڵێ گوڵە زۆر جار لە گوڵی سەر بۆم بڕەوشتی شێڵەوەژە بێت ئەتۆ سێراقەت خواوە گوڵی پێڵان کاک ئەوە خۆی من نەزانم مەقسەی چێ و گوڵەیە مەقسەی گوڵ نییە ها ڕێباس ئەحمەد ئەڵە گوڵە جەزا تۆ بڵی بە تەواوی بەڕاستی بێ هەڵگورد فازیلێک دنیا دڵ گوڵی نردووە بانە عیرفان لە دەنگی کاک جەلال زۆر باش نییە وەڵای جەلال منام زانی خەتای مەلایەسینە یکەم بە قوربانی بەس ئەو نەبوو بانە عیرفان ئەڵە کاک جەلال کاگالان هەمیشە سەرکەوتوو بێت ئەو برا ئازیزەی من زۆر زۆر سپاس فریادی حاجی فەرەج دەستان خۆش بێ گوڵی سویس سڵاو بێ بە کاک سپاس دەکەم پەیوەندەکان زۆرن من حەزم کرد یەک شعری کاک جەبارمان گوێ لێ بێ دواییش دەچینە لای مەقام و بەستێکی تر کاک جەبار هیچ شعرێکی خۆت لەبەرە بەڵام پێم خۆش بوو کە گۆرانیی هەورامیش پێشەکی بەشدار کەین چونکە ناوچەی گەرمیانمان ڕۆی با ئەو ناوچە هەورامانیش بکەین دوای ئەوە ئیشەڵا لە بفايدة من
قوم تركاي لكل آيتك يا دەم خۆش وەستا جەبارجان دەم خۆش دەست خۆش کاکە ئالانجیان بۆ زەر بە جوانە ئالانی برام بەڕاستیڵم بەڕاستی من خۆم شاید حاڵیەوەم ساڵی 2000 لەگەڵ گروپی کامگارەکانە چوون بۆ سەیرانە بۆ کوونەماسی تا ئێستاوم نەجێڕاتەوە حەزەکەم لە بەرنمەیەکە ئەم واقعیە بجارمەوە من بە ئامریکی جمبوش دیارە خۆم دروستم کردبوو ینی کاسەکەی بەجیا بوو دەستێکی سازم پێوە کردبوو ئەی نازم چۆن لە بیدایەتە زۆر بەترسەوە لە بەردەمی گروپی کامگارەکانە ئەنی هەموو چۆنم ئالەتە بەکار بێنم خبەڕاستیەوان مەبینی ئەیتر سەفیری مۆسیقای کوردین و بەڵام دوای کە چوونە ناو گۆرانەکانەوە بە ڕەحمەت بێعەتا چاوشیرمان لەگەڵا بوو علیارەمان لەگەڵا بوو چێترمان لەگە بۆ ئالانجان کاک میدیا بوو ئەمیر حەسەن بوو ئارەوەڵا کاک ئالان کە زەربەکەی گر بەدەستی ئەمە بە کوردەواری یەک مەجموعە گۆرانی میلی زۆر ئێمە ڕاستەمە بێکە بەڕاستی ئەوەنە معجبن بە زەربەکەی ئالان بە خانەوادە هەر هەمویان نەڵەپەڕی تکاکە ئەمە ئێمە لێن ئێمە زەربی تەکنەوازی و بە شێوەی ئەکادیمە و لێنش چێکترە بەس ئەم دەهۆڵی ئەم لێ هەیە ئەمە تەواو کوردەواری شتێکە زۆر جیاوازترە دوای ئەمریکای منی گر بەدەستەوە کە بۆ مێژومامەوە بە ڤیددیۆش تۆمار کراوە کاگاسوی جەمالی مختار بۆی ڕیکۆرد کردم مەسەلا چەناڵی خۆم لە یوتیوب بڵاو کراوەتەوە هەر پێی سێر بکە ئەمەتوان بۆ مۆسیقا ئەزەکەوتی کاکە ئەم شێوازە زۆر شتێکی دەستان خۆش بێت ئەحمەد بێکە زەڵێ وەڵا جەزا جیانەوە هەمووتان گوڵن ئەوانەی لێوێ بە خۆبە خشکارەکەن زۆر مەمنونتەوە ئەم گوڵیانی بەڕاستە چکە هەمومانەڵێ بەس گوڵەکەی من بەتەنیا ئەوانی بەڕاست نیە چکە کە بڵێت تۆ گوڵی ئەو گوڵیانم تەشیدم بەڕاست مادامەڵە هەمووتان گوڵن ئەڵێ هەموو ڕادیۆ لەبەری بە خۆبە خشەکەن خاتوبانە لە بژیت کاک جەباردەنگی خۆش بێت خاتوبانە دیارە گۆرانێکی بێت کاکە سامانی حاج عەلی کاک سامان ئەم نەورۆزە کاوەساڵتەکەتم بردبوو بەڕاستی کاوەساڵتەکەم لەگە خۆما بردبوو ئیتر نازانمەگە بێتەوە لە وەرزی دۆما بەسەری باوکمە بگەیتەوە بە کاوەساڵتە کە چار نەماوە وانی ئالان تاوە هەرچی لە تاقی گرۆتەوە لە هین ناچێت چکە سامانی برام کە بە کاوەساڵتەوە بێ ڕێگەڵی ساحب خان و ساحب خانوێتە سەکرێتی بۆ کرێگە لەواچ بەڵام کە بە جلی شاڵۆمانەوە بێ بە ئەمری خوێنی نامێنێ لە پیاوە دەوڵە بەنوشتەکانەچێ ئەو خۆش نیە بۆ بەرنامەکە و چاوەڕێتین چاوەڕێی وتی ئەمەنە وتی کۆبەتەوە ماوەیە مەگەر خوا بزانێ سڵتان محەممەد ئەڵە ساڵ لە کاویزە ئەجا کاکە سەمان نووسێت سڵاوتان لێ بێ پیرۆزبایی جەژنی نەورۆز لە گشت لە یەکەکەم وێ سەرکەوتنا بۆ خۆزم کاکە سامانی حاج عەلی هونەرمەند و پێشکەشکاری بەتوانێت ڕادیۆ گەڕان سڵاو بۆ تۆ کازم ئەحمەد کاکاسم باشماخی سڵاوی نادۆ سوپاس کاکە فریادی هاوڕێ دێرینم فریاتەورامی فریادی حاجی فەرەج ئەڵە بەدڵی من بوو ئەو گۆرانی چێورامیش بێت وەڵا گۆرانەکەی بەدڵ بووە کاکە بەختیار بەردەکەڕی دڵن بەڕاستی تەپڵی کاگالان بێحەلە وەڵا دەستی خۆش بێ جاناوی ناخۆشە پێی بڵێ تەپڵ پێی ناخۆشە بەڵام وەڵای خۆی تەپڵە کاکە تەپڵە وەڵا کوردەواری تەپڵە کاک سمایلی برادرمان سمایلی ئەتانە سمای باوەڕم پێ بکە وەکو بەعزێ برادری خۆشی سەرکردەیەکی زۆر ناو دەرمان هەیە مەسەلەن بوو بە لیوا شەران و ملازم فڵان ئەنی هەتانەڵی ملازم ناناسرێ کابرا لیوا بۆڕڵی ملازم بەس کاک جەزاکەسەکە زۆر بەجێ جوانە بەڵام من بە ئالانی زەڕ ناسراوە بە حەقەت نەکتەبوو لەگەڵ ڕێز ئالانی زەڕب جوانترین ناو جوانترین پێشکەشکە باشترین پێ ئەتوانم بڵێم ژەنیاری زەڕ بەڕاستی من ئەروان بتووە بەڵام ئەوە دیارەوە خۆشەویستانە لە خۆشەویستی خۆیان هەر جاروێ نازناوەکان بەکارێنەوە ئالانی زەڕب هەروایە لە ئێمە لە مۆبایلەکەمە بە ئالانی زەڕب خەزم خۆشەویستانە ئەم ڕادیۆیە کە ئێستا ئەیبینین 24 کاتژمێر خۆبەخشانە سەرجەم کارمەندەکان لێرە هەمووی بە خۆبەخش بەردەوام من لە پێشکەشکردنی هەموو گۆرانیەکان 24 کاتژمێر ئەم ڕادیۆیە خۆبەخشانە لە خزمەتیەوەیە ڕێپەخشی ڕادیۆیە لەسەر شەپۆی 9.1 پەخشەکات بەبێ وەستان دیارە بە هاوکاری ئەو هەموو کاربەندە خۆبەخشی کە هەیە هەفتەی ئایندە سەرجەم بەرنامەکان دەست پێکاتەوە بە شێوازێکی جوان و بە گۆڕانکاری نوێەوە و هەروەها ئێمە لە خزمەتیان بەرنامەش ڕاستەوخۆ پێشکەشێکرێک و باسم کرد ئێستا وەتوانن لە هەمان کاتە پەیوەندی بکەن بە یا بە کۆمنتەکانتان یا بە هەردوو ڕێگەی ژمارە مۆبایلەکانی 0 470 5264 و یاخود ژمارە مۆبایلی 0 750 725 85
کاک جەبارجان جانی من چەند دیوانێ بڵاوبەتەوە بە ناوی چی و چی دیوان وڵی من کاک دەزا لە ساڵی ه6ەوە دەستم کردو بە نووسینی هۆنراوە هەتاکو ئەمڕۆ هەر بەردەوابم لە ساڵانی ه6 بۆ ه7 نامیلکەیەکم بە ناوی ئارەزووە چاپ کرد لە ڕۆشنبیری کوردی لە بەغا بەڵام بە بۆنەی ئەوەی کە دوای ئەوەی کە مفۆزات هەبوو لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کاتەی دەوڵەتی عێراقە کە ڕێکەوتن کە کاتێک ڕێکەوتنەکە هەڵوەشایەوە و دەرکەوت دوورکەوتینەوە ئەو نامیلکەی هەتا ئەمڕۆ دەست بەسەرا گیرەوە بەڵام بە خۆشحاڵیەوە لە دوای ئەوە لە 2013 نامیلکەی بە ناوی داخوازیەوە چاپ کرد ئێستا لە بازاڕە کە دەست دەکەوێت لە هەمان کاتە لە 2010 نامیلکەیەکی ترم بە ناوی جوانی مرۆکان ئەویش کە گیان بە چاپ هەر لەسەر ئەرچی خۆم چەند کەسانێکی وەک بە ڕێزێکی تاوکاریان کردوم ئەویش ئێستا هەر لە زاردایە و ڕێز و حرمەتم هەیە بۆ براوی بەڕێزم لێپرساوی کۆمیتەی چوارچرا کاک عەبدوڵڵا ئەویش ئێستا کە نامیلکەیەکی تازم بەدەستەوەیە ئەو سەرپەرشتیەکە کە پەیمانی پێداوم لەسەر ئەرچی خۆی بۆم بگەێنێ بە چاپ هەتاکو ئەمڕۆ کە ئەوەی ڕاستی بێت دوو نامیلکەم لە ناو بازاڕە هێوە نامیلکەیەکیش کە هەتا ئێستا ئەمڕۆ هەر دەستی بەسەرە گیرا و بێ شوێنە هیوای سەرکەوتنە بۆ خوازم ئینشەڵا بەم نزیکانە لە سنتەی ڕۆشنبیری سەرا وەکو شاعیر ئەو ڕۆژە گۆڕێکی شعریت بۆ ڕێگەخێن و باوکاری مامۆستا جەلالی دڵسۆز لەگەڵ مامۆستا عەبدولی حەمەباقی لە سنتەی ڕۆشنبیری سەرا هەوڵەین لە دەستپێکردنەوەی چالاکیەکانەنە کۆڕێکی شعری بۆ ڕێ بکەین پەیوەندێکمان لەگەڵایە هاوڕێی دێرینی خۆم هاوڕێی خۆشەویستم لە کاتی خۆی کە من لە ئەزمونێکی ترە لە ژیانی کاتێک من پۆلیس بووم ئەو خۆشەویستە کاکە شێغەفور کە هەوادارێکی سەرسەختی ڕادیۆ گەڕانیشە کاک شێغەفور جان سڵاوی خوا لێبێ مرحبا لە ئێوە مبارەکباییتان لێکم کاک دەبراجان یاخوا هەر سەرکەوتووی بەڕاستی ڕادیۆیەکی جوانە بە قوربانی کاک شێغەفور بم سڵاو لێبێ کاک شێغجان ئاڵێ کاکە حەمەد رضاجان بەرنامەی هین دارانی شەو لێم پێک تۆکەی وکەیە گوێم لێ نێدەنێکە هەفتەیەکە بێ کاک شێغجان هەموو شەوانێکی دووشەمان و چوارشەمان بەرنامەی بێدارانی شەو کاتژمێر 2:30 شەو دەست پێکا ئێستا گۆڕانکاریشیان کردو هەندێک جار لە ناو ستۆدیۆشانی هەندێک جار چنە لای ئەو کەسانەی کە بێدارن بۆ نمونە دوو حەلقە لەمە پێشچوونە نانەوەخانەی بێدارانی شەو لێەوە ڕاستەوخۆ پێشکەشانە کرد بە ئومێدم چنە لای ئەو کەسانی کە بێدارن و شەوان کەسابەتەکان وایە بێتە درەنگانێک شەو بمێننەوە لە بەبوونەی بژێوی ژیانەوە چن لێ بەرنامەکە پێشکەشەکە ئەڕۆڵا کاک ئەمڕۆ وەڵام ئەمڕۆ گۆرانیە وەستا جەبارمان لایە هونەرمەندێکی دێرین جەبار حەیدەری شاعیر لەگەڵەیە گۆرانی خۆشمان پێشکەشەکات هی هەموو ناوچەکان هی گەرمیان هی هەورامان هی مەقامات هەموو شتێک شارەزایە نەوەڵا بەداخەوە کە وەسەڵتەکەی پێشکەشی من کرد لەگەڵ دەستێ جلی شاڵەوە خۆی ئەمڕۆ بەجلی ئەفانیەوە بێخێری پێوەگەڕاکە حەمەد سەڵاتیە بەس ئەم زەڕادێتیاری چابن کێکی من ون نەدێت نەوەڵا هەتا لە توانامانە بێ لە خزمەتان نابین کاکەش بەخوا برا ڕادێکی چاکە و زۆر فەراحدارە و زۆر زۆر هەر ئیخباری هەتیا مەخوێنەوە نەوەڵا ئەمە ئیشمان بەوانە نیە ئەمانەیە خەڵک ئارام بکەینەوە خەڵک قوربانە دەستخۆشیتان لێەکەم و سەرکەوتوی کاکە دەزاییان زۆر زۆر سپاس دەکەم یاخوا سەرکەوتوو بن بەڕاستی ڕادیۆیەکی جوانە ڕادیۆیەکی مبارەکیشە زۆر سپاس بۆ کاک شێرژیان دەسەماجەکەم ئینشاڵا گۆرانیکی خۆشمان پێشکەش براجەرە هەر دەمی نەفەوتەی ئەوە جۆمان لێ بگرێ ئێستا دوو گۆرانی ماملێ سەوزەمەڕۆ سەوزەجیان و لەگەڵ ئامینەم سوورەگوڵ بە دوایە کا تەحویلن بەو دەنگە زوڵاڵەی جوێ لێبێن ئینشاءڵڵا دەی بەخوازم پێم سڵاو ڕێز بۆ تۆی خۆش ئینشاءڵڵا سەرکەوتووە بی کاک حەمەد رایجان ئینشاءڵڵا دەسەماجەکەم کاکە شێرژیان دەیخوان لەگەڵ بێ ئینشاءڵڵا سەرکەوتووی کاک جەواجێل لە کاک شێخەڵە ینی بەدەستی خوارەوە خەڵک هیلاک بەڕاستی هەموو کەس وایە ئیخباری چی کاکە خۆ باسی یا موچەیە یا قوربەسەری یا کۆرۆنا یا مردنە یا ڕێکەوتن یا ڕێنەکەوتن هەرەوەی وەڵا هەرەوەی ئێمە بۆیە ئەم ڕادێماندانا بۆ دڵی خەڵک خۆش بین ئەڵە کاک دزا بە کاگالام بڵە گۆرانیە بڵێ وەڵایی فکرەیەکی جوان بوو ئەشمابیلا دەردی کابراوەتی کاکە بەختیار بەردەکەڕێڵە خۆزگە هەموو کاتێک کاگەران لەوێ بێت
ئەو بێنن بۆ لای هونەرمەندا خکاکە وڵی کاگەرانیش بە قورعان هەموو کاتێ نایە دەجینیان مەمنونێبی ئالان ماڵی خۆیەتی ئەڵێ کاک زەدا تۆش ڕەحمانی کاک بەختیار لە چاو ماجەکەم هاوڕێ خەرەجیان سڵاو لە ئالانی زەرب نەڵم زەرب ئالان ئەوە زام هاوڕێ بۆ کاکە زانە ئەڵە سەرکەوتوو بن کاکازمی باشماخیستەوە دڵی نردووە دڵ ئوسمانە لە ستاوتان لێ بە زۆر زۆر سواس خۆشەویستە چینە لای دوو گۆرانی زۆر خۆش گۆرانەکانی ماملێ بەدەنی وەستا جەبارجیان و بزانین چی پێشکەشەکە
خۆشەویستان کوردنیویست زۆر سپاسێکین کە هە لە ڕێوە لەگەڵ کۆمنتەکە ئێستا شێریشی کرد کوردنیویزی خۆشەویست کە هاوکاری هەمیشەیمانە سپاس و ڕێز خۆشەویستیم بۆ خاتو سەیران بۆ کاکە ئیدریسی خۆشەویست بۆ بەختیار بەردەکەڕی ئەڵە دڵمانە کاکارانی زەڕب لە خۆی پێکەوە ژیان ئەڵێ بۆ کاگاران بڵێ لەبەر دڵی خۆشناوەتی گۆرانێک بڵێت کاکە دەنگی نووساوە منە زانم نەورۆ زانم دوو ڕۆژە لە سەیران بۆ کاکە ئەحمەدجیان کاگاران زێڕە زێڕەڵێ ئەو بە زمانی خۆمان ئی هەولێری خۆشەویست زێنی بە زێر و بە ئاڵتون شوبێن ێ باشە بەس ڕۆژێ بەرنامەیەکی بۆکەین ئالان ڕۆژەکە بێ بەرنامەیەک وەکو گۆرانی بێژ نەگۆکو چکە من ئالان چەندین ساڵە گۆرانی خۆشمان بۆڵێت زۆر گۆرانەکانیشی خۆشە بەڕاستی من نزیگە بمەوە لە کۆتایی بەرنامە بەڵام پێشەوەی من نەچونێتە دەشتی کەلار و سەلەسەلەمان نەوتۆکە هیچێکە لە هونەرە جوانەکانی ناوچەی گەرمیان و کەلار و هەورامان و هەر ناوچەی بە شێوازی خۆی لە چۆن قەتار وەڵاوەسیە لە ناوچەی بە شێوازە گەوترێ کەلار بە شێوەیەک سەلەسەلاوترێ خۆی لاسی شاری کەلارە چکڵی بەگزادی هشتی کەلاری بەڵام لە شوێی هەورامەکانش زۆر بە خۆشی ئێڵێنەوە بە شێوازێک تر زەنگەنەکان بە شێوە گەڵێنەوە ناوچەی مەریوان بە شێوەیەک ترێڵێنەوە من ئاگدارم بەڵێم گۆرانی خۆی هەر ڕاستەوخۆ وشەکانی ئاواز و هەموو شتەکانی کە لە کەلارە وتراوە دوای ئەوە بەستوان کە حسێن کەمنەی ئەگەر لە خەیاڵما بێ وا بێت ئەو گۆرانی گواستێتەوە بۆ ناو هەورامان و دووبارە وتێتەوە من زۆر سپاس دەکەم سپاسی ئالانجانەکە لەگەمانە بۆ ئەمە دوایین گۆرانی کە پێشکەشیانەکەین هی خۆشەویستان پیان دەڵێنەوە ئێمە بە گۆڕوتینێکی زیاترەوە ئێنەوە خزمەتان بۆ وەرزی نوێی بەرنمەکانمان وەرزیەکەمان هەتا نەورۆز بوو لە دوای ئەوە ئەم مانگی چوار کە وەرزی دوم دەست پێکە بەرنمەکانمان هەندێک گۆڕانکاری بەستەرایەوەکو بینیتان بەرنامەی هونەر و ژیان ڕاوەستا بە شێوازێکی نوێتەوە خزمەتان و هەندێک بەرنامی ترمان گۆڕانکاری بەسەرایەت بەرنامەی هونەرستان ناوەکەی گۆڕێت ئەوەی کە خۆم پێشکەشمە کرد بەڵام هەر ڕەنگە یا خۆم پێشکەشکەم یا خۆم هاوکارێک بە شێوازێکی نوێنەوە خزمەتان ڕێباری باڵەبانی هونەرمەندی خۆشەویست و هاوڕێمان سڵاوڕێزم بە بەڕستان لە کاکالان جیهادانە بەرنامەی بۆ بکەن بە هاوکاری تۆ ڕێبوارجیان بێت تۆش بێ باڵەبانەکەەوە بە نایرفانە دەستێمتان خۆش بێ بەختیار بەردەکەڕێڵە تەمە درێژ بن من سپاس دەکەم بزانم کاکجەبار دواوتێت چیە بۆ ڕادیۆی گەڕیان و بۆ ئێمە و هەموو گلەکان گورەکان شێخێنی سەرمان چکە بەڕاستی قەدری زێر لای زەڕنگەری ئەمازانی و پیاوە زێرە بۆ ئێمە دەدی کاک ئەحمەد دەڵێ لەبەرەوەی هەم هونەرەکەی ئەم شعرەکەی هەم ئەوەی کە پێیەتی ئەو بارانی کە هەیە هەموو ناوچە جاجەکان هونەری هەموو ناوچە جاجەکانمان پێشکەشەکە لەبەرەوەی ئێمە خزمەتێکی من زۆر سوپاسدانەکەم لە کۆتاییە هیچم پێ نییە غێری ئەوەی دەستخۆشی لە جەناب بکەم کە ئەم ڕادیۆیە ڕەنگاڵە جوانە کە دادناوە بەڕاستی کۆمەڵێ مەعاناتی جوان جوان کە پێشکەشەکە بەو جۆگر و بینەرە ئازانەکەەوە گوێ لێ ئەگرن کۆمەڵێ خەڵکی زۆری جوانی هەیە کە بەو دەنگە گۆرانی میلیانە ڕاستی دڵشادن جارە لە دوجاریشە دووبارە و سێبارە سواسی تۆ ئەەکەم لەبەر ئەوەی کە بەبێ بەرامبەر چەندین ساڵە لەم ڕێچکە و ڕێبازەدا خزمەتی میلەت ئەەکەی بەبێ بەرامبەر بەڕاستی سواسی کاگالانی ژەکەم کاتێکی پێبەخشین و سواسی کاکبورهان و ئازیزانی کاکەم کاک ڕێبازان بەڕاستی کە هیلاک بوون لە پشکامێرەوە کە لەگەڵ ئێمە کاتێکی زۆر سەختیان بردەسەر کە بۆ ئەوەی بتوانین ئێمە کارەکان بەباشی بەڕێکەین هیوای سەرکەوتن بۆ هەمووتان دەخوازم هیوادارم هەموو کات و هەموو ساتی ڕادیۆکە لە گەشاوەدا بێ و لە ئەو پەڕی بەرزیدا بێ بۆ خزمەتی میلەتانی کورد و زۆر زۆر سپاسدانەکەم لە ڕاستیە من نزیک بوومەوە کۆتایی پێبێنم بەڵام ئەوەی کە زۆر دڵخۆشمەکە پەیوەندیەکە لە شاری دووەکی دەلال و دووەکی خۆشەویستەوە کە ئێمە لە کاتێکا بە ئیمکانەتێکی زۆر کەمەوە پەخشەکەمان وەکو پەخشی FM تەنها ناو شاری سلێمانی کۆنتڕۆڵمان ئەکا بەڵام لە ڕێز سۆشیال میدیاوە دەرەبی نەرمان کاک سامی برای گەورە و خۆشەویستمان سڵاو و ڕێز بۆتەوە براکەم سلااو ڕێز و خۆشەویستیم هەر لە دهۆکەوە تا شاری سلێمانی بۆیەوەی بەڕێز و بۆ خۆشەویستان و کارمەندانی ڕادیۆی گەڕیانی ملی نەورۆزی کوردان لە ئێوە و لە سەرجەم کارمەندان و بیسەران و هاوڕێیان پیرۆز بیشەلا دوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بۆ خێراتنیەوەی بەڕێز دەکەن زۆر سپاسە لێرەوە تاکو دووەکی هەتا پردی دەلال هەتاکو ناو دووەکی خۆشەویست هەتا هەموو کەس و کارمان لە دووە نەورۆستان پیرۆز بێ هەمیشە لە خۆشی و شادیا بن براکەن
زۆر سپاس ئینشاءالله هەر سەرکەوتوو بن من زۆر خۆشحاڵ بووم کە توانیت پەیوەندی لەگەلەوەی بەڕێز بگرم وهروەها ئینشاءالله هەر سەرکەوتوو بن زۆر حەزم کرد بەڕاستی لەگەل ئێوەی بەڕێز بەزام لەو نەورۆزەدا و نەورۆزی ئێوە پیرۆزکەم هەرچەندە لایەکیشم نەبوو پەیوەندیم کردم بەشم بەرنامەی لەسەر بوو پەیوەندەکەم پێوەرگیرە زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بین پەیوەندیەکەی تۆ وەکوا بۆ چەپچێ گوڵی نێرگزمان پێشکەش کرێت لە دووەکەوە بۆ ئێرە زۆر سپاس سەلامەت بن سواز بۆ تۆی بەڕێز خۆشەویست کاکجەوادجان لە کۆتای بەرنامەیە سپاسی بێپەیانم بۆ کاکە ڕێبازیان بۆ کاکە بورهان بۆ کاکە دابان بۆ سەرجەم خۆشەویستان کاکە بابانی ئەحمەد دەروێش کە لێرە لەگەڵمانە بوو بەم نزیکانە بەرنامێک تایبەتی بۆکەین بۆ کاکە ئالانی خۆشەویست ئالانجیان 250 و هەر خۆش بێت وەڵی زۆر سپاس دەکەم پڕ بەدڵ عنی وەکو برایکی خۆ سپاس کاکە جەوادجان قوربان پێش ئەوەی گۆرانی سەلەسەلەکە بڵم یەک کۆپلەیەکی بچووک بەبێ هیچ شتێک هەر ئاوا پێشکەشەکەم بە ناوچەی بادینان کە بە زمانی خۆیان زۆر زەرورە تو خوین بیوید همی گوا تو خوین بیوید همی گوا فل من بردن روب کی چوا گله گیری کتین و نتو بوی بیگن زوام گله گیری کتین و نتو بوی بیگن زوام دەست و چاو خۆش بێ زۆر سپاس دەکەم خۆشەویستان لەگەڵ گۆرانیەکەی پەیوەندی هەیە دڵمان نایە دڵی خۆشەویستان بشکێنین کاکە سەرکەوت کاک سەرکەوت لە بەردەڕەشەوە ئەوی ژۆرەگرین لەبەرەوە ناوچانە من زۆر دڵم پێکرێتەوە هەم بەردەڕەش هەم دووەگە هەمە لێری خۆشەویست کاک سەرکەوتجان سڵاو ڕێز بۆ تۆ براکەم سلااو ڕێز بۆ تۆش بۆ هەموو کادر کارمەندەی رادیۆی گەڕان چۆنی برام باشی زۆر سپاس دەکەم نەورۆزە تۆ لە کەسوکار و لە خزمانمان پیرۆز بێ لە ناوچەی بەردەڕەش گیانەکەم لە تۆ لە هەموو هاوڕێن و گێگران بینەر و کشارەکانش پیرۆز بێتان ئەمی کورد و کوردستان بەیان بێ جیازی زۆر سپاس دەکەم ئێمە لە کۆتایی بەرنامەکەمانە ئەگە هەر پێشنیارە ڕەخنەیەکت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان پێمان بڵێ زۆر سپاس دەکەیت وەڵایی شت پێ نابم ڕخنەوە پێشنیارمە بیتم بەڕاستی زۆر سپاس دەکەم گیانەکەم کاکە سەرکەوت بەڕێزم هیوای خۆشبەختی بۆیەوە خوازیین بۆ هەموو ئەو کەسوکار و خانەوادەی بەڕێستان بەڕێزم سپاسان دەکەم بەڕاستی پێویست ناکەینە پێشنیار لەوەی بەڕێز بچکەوە شایانی ئەوە نینە تەوا پێشنیارەکان لێبرێن بەڕاستی ڕادیۆکەتان ڕادیۆیەکی کراوەیە و بەشدەربوانی زۆری هەیە بەڕاستی لە هەموو شوێنەکانی ناوچەی خۆوانی کوردستان ئێوەی بردوانتان بۆ دەخوازێ سپاس بۆ تۆی بەڕێز کاکە سەرکەوتجان سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو ئیدارمەروە بەردەوام بن و بەرنامەیە باش بکەن بۆی بتوانن بینەری و هەروە بیشەری ڕادیۆیەوەی بەڕێز بتوانن سوودتان لێوە بگرن بەڕاستی زۆر سپاس کاکە سەرکەوتجان ئینشاڵڵا واکەین گیانەکەم ئینشاءڵڵا بەڵێ مامۆستاگیان شێوازی بەرنامەکەتان چۆنە مامۆستاگیان وەڵای ئەم بەرنامەیەمان بەڕاستی بەرنمەکەی من ناوی هونەرستانە زیاتر هونەرمەندە دێرینەکان بەسەرەکەمەوە بەس چەندین بەرنامەی ترمان هەیە بەرنمێکمان هەیە هونەرمەندی خۆشەویست جەلاگۆڵی پێشکەشێکا لەگە هونەرمەندە گەنجەکانە بەرنامێک ترمان هەیە خاتوبانە پێشکەشێکا پرسیار و دیاریە کە لە شێوەی کڵاوکڵاوێنی کوردەواریە و دیارەک دەرەچێت و لەگەڵشیان هونەرمەندێک بانگێشتەکە و چەندین بەرنامەی شێعر و شەوچەرە و بەرنامەی ڕەمەزانیش ئامادە کراوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە شەوانی ڕەمەزان پێشکەشەکرێت ئینشاءڵڵا زۆر سپاس کاک سەرکەوتجان کاتی خۆش بە کاک سەرکەوت زۆر سپاس و ڕێزمانەیە بۆ هەموو خەڵکی بەدەڕەشی خۆشەویست ئەگە پەیوەندی نەماوە کۆتایی دیاری بەرنامەکەمان پێشکەشەکەی من لای خۆمەوە ماڵاوایتان دیەکەم تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم دواتەش بەجێڵم بۆ کاکجەواد لەگە گۆرانیەکەی خۆیان کە پێشکەشەکە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان بۆ ستافی کەناڵ و بۆ کارمەندانی کەناڵەکە خوازم هیوادارم هەمیشە ئاوا دەستکراوە دەزڕەنگین بن بۆ خزمەتی ئەم نیشتیمانە ئەم وڵات. ودشتي كلا
ودشتكي كي لرسالي وكاكي وكاكي أيتك إليها ترسال ما قل سأوا بخاكي Faz boa, eu e Barreto.